بودجە گەیشتۆتە قۆناغەکانی کۆتایی. ئێستا تەواوی ڕێنماییەکان لەسەر مێزی ئەنجومەنی وەزیرانی عێراقە. پەسەند دەکرێت یاخود دەگەڕێتەوە ئەمە دەکەوێتە سەر کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی ئەنجومەنی وەزیران. ئەندامی جێژەی دارایی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت ئیتر بیان و نەماوە. هەموو عێراق چاوەڕێی ئەو ڕێنمایانەیە بە هەرێمی کوردستانیشەوە، چکە بەشێک لە وەزارەتەکانیان بەشێک لە دەستەکان مبڕیریان ئەوەیە کە تا ئێستا نازانن یان باڵێن ڕێنمایان لە بەردەست نییە چۆن ئەو بڕگە و مادانی موازنە جێبەجێ بکەن. لە دوای دەرچوونی ئەو ڕێنمایانە هیچ مبڕیرێک نامێنێتەوە بۆ حکوومەتی عێراقی، بۆ وەزارەتی دارایی، بۆ وەزارەتەکان، بۆ دەستەکان کە بڕگەکانی موازنە جێبەجێ نەکەن بەپێی مەراحیلی خۆی. تەبعاً چوار سەرۆکایەتیەکەی عێراق لە کۆبوونەوەی خۆیاندا ڕێیان گەیاند تەواوی مادەکانی یاسای بودجەی گشتی عێراق کە پەیوەنددارن بە هەرێمی کوردستان وە خۆیان جێبەجێ بکرێن. هەرێمی کوردستانیش چاوەڕێی جێبەجێکردنی یاسای بودجەیە. شاندی تەکنیکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای بەغدای گرتۆتە بەر تا هیچ ئاستەنجێک بۆ جێبەجێکردنی یاساکە دروست نەبێت. هەموو ئەو شایستانەی بە محافەزاتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە کە حسایان بۆ دانراوە تەرخانکراوە لە موازنە بەپێی ئەو سڵاحیاتە کە لە تعلیماتەکە دەردەچیتن حسەی خۆیان دەگاتێ بەپێی ئیستحقاقی ماگانەیە. لۆیە لە بەشێک کە بریتە لە موازنەی جاری کە وەزارەتی مالیە تعلیماتی ئامادە کردووە لە بەشێک لە موازنەی سماری کە وەزارەت تەختیت پێ و پابەندە، ئێستا هەموو ئامادەکاریان تەواو کراوە. سبەی لە ئەنجومەنی وەزیران بڕیاری کۆتایی لەسەر دەکرێت بۆ ناردنی شایستە داراییەکانی موازنە بۆ هەموو ئەو جیهاتانی کە لە تەرخانکراوەکاندا پەسەند کراوە لە موازنە لە پەرلەمان. زۆر جار لە بەغدا دابڕیارەکان لای دامەزراوە فەرمیەکان نین، بەڵکو لای لایەنێکی سیاسی بگرە هەندێک جار لای تەنیا کەسێکە. لە ڕابردووشدا بینیمانە ڕێککەوتن کراوە، هەموو شتێک براوەتەوە کەچی بۆ کارێکی سیاسی یان پاساوێکیان بۆ دۆزیوەتەوە و هەموو شتێکیان هێناوەتەوە چوارگۆشەی یەکەم. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.